هەمیشە پاڵپشت و هاوکارمان و دایمەت بۆی کوردستان بەخێنە سەر نەخشە ڕێگای جیهانی گەشت و The گوزاری. Kurdish people have long been known for their craftsmanship, with products like handicrafts, textiles, وإن شاء الله لداخلنا لنا بردوام دەبێت ئەمما بەناوی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و حکوومەتی هەرێمی کوردستانەوە پیرۆزوە دەرفەتیشە کە داوا بکەین داوا لە هەموو دامەزراوە گەشتیاریەکانی کوردستان بکەین بە تایبەتی to shape your economy, generate income, inclusive and sustainable development in the Kurdistan region. مغناطيسة وثلاجة الله يشهد عليكم أنا یادگاری خۆشمان هەیە لە بە ئەو تێک ناچێت؟ لا